لە ئەڵلقەی ڕابردوودا باسم لە هۆکارەکانی شۆڕشی ئەیلولی 1930 کرد بە سەرۆکایەتی شێخی گەورە شێخ مەحموودی حەفید ڕەحمەتی خوای لێبێ وتیشمان کە لەو سەردەمانەی ئەوە عێراق دامەزرا بوو حکومەتی مەلیک فەیسەڵ هەبوو ڕئیسی حکومەتەکەشی ناوی عەبدولموحسین السەعدون بوو کە شیعە بوو مەلیک فەیسەڵ بۆ خۆی سونی بوو لە ئەسڵا لە ئەشرافی مەککە بوو هێنرا بوو بۆ شام بۆی لەوێ بکرێ بە سەرۆکی دەوڵەتێکی عەرەبی بەڵام لەبەرەوەی ئەو دەوڵەتەی عێراق پێشخرا لە ساڵی 1921 ئەویان هێنا کردیان بە ڕئیسی عێراق لەو کاتەشە ئەو تشکیلێ دروست بوو و حکومەتی عەبدولموحسین السەعدون دروست بوو کۆمەڵ خەڵکیی زۆر حاقد لەسەر کورد بوون بە سەرۆکار و وەزیر و کاربەدەستی گەورە لەوانە جەمیل مەدفەعی کە بوو بۆ وەزیری دیفاع ماوەیەکی سەرۆکایەتی گرتە دەست یاسین هاشمی هەروەها شخصیاتێکی تر کۆمەڵ خەڵکیی تر لە ضمنی محازەرەکە ڕەنگە ناویان بهێنین و یا ڕەنگە زۆر پێویستیش نەکە گرنگە ئەم ڕابردووە نزیکەی خۆمان ئێستا ببینین بەڵام ناشمەوە وەکو تاریخێک سەیریکەین چۆن تاریخی پێشترمان خوێندووە منێکێک لە گەورەترین هەدەفی ئەم زنجیرە دەرسە ئەوەیە کە بزانین ئێمەی ئیسلامی لە کوردستانە چەند پەیوەندیمان بەم ئیمارات و شۆڕشە کوردانەی خۆمانەوە هەیە بۆچی خەڵکیی تر بتوانێت بە ناویەوە قسە بکە و خۆی بە خاوەنی بزانێ و ئێمەی لێ پەڕاوێزکە ئەو تین و فشارەی کە بە گشتی ئەکەوێتە سەر هەموو کورد ئێمە چەند بەرپرسیارین لێی و هەروەها لە لابردن لەسەری چەند بەرپرسین لەوەی وزە و ورەی ئیسلامەتی خۆمان بخەینە گەڕ بۆ ئەوەی ئەم میلەتەی خۆمان نەدۆڕێنین و لەوە زیاتریش على الأقل ئێمەش بتوانین شان دەینە بەرشانی بۆی ئەو هەموو میحنەتانەیەکە ئەکەوێتە سەری تەخفیفی کەین لەسەری هەر یەکێک لەم دەرسانە من حەزەکە من برا بە ڕێزانە کە گوێ ئەگرن لێی وابێتە پێشچاویان کە من باسی کلیلەکەی فەڵەستینەکەم ئێوە زۆر جار لە ڕێکلامی فەڵەستینیەکانە ئەیبینن لە یادی کارەساتی فەڵەستینیەکانە لە یادی شۆڕشەکانیانە لە یادی ڕاپەڕینیانە لە یادی مەئەساتی تەلزەعتەر و سەبڕەوشاتی لاو محنەتەکانی تریان لە باسی ئۆردوگاکانیان و نەوە بەنەوەی هەتی و لە دایک بووی هەتیوی تر ئێوە ئەیبینن پیرێکە بینن جاری وایە کلیلێکی بەدەستەوەیە ئەڵێ کوڕم ئەمە کلیلی ماڵی خۆمانە لە یافە ئەو کاتێک کە من عمرم 15 ساڵ بوو جوولەکەکان دەریان پەڕاندین بەڵام کلیلەکە مارهێناوە ڕاستە ئەوە 6 ساڵە نەگەڕاوینەتەوە ئەوێ بەڵام من هەڵم گرتو بۆ کوڕ و کوڕەزاونەوەکانم بۆی بە کلیلەکەەوە بگەڕێنەوە ئەم کلیلە ڕەمزە هێمایە سمبولە پاراستنی کلیلەکە یعنی گیانێکی گەڕانەوە بۆ ئەو شوێن و خانووە کە هیچ ئاسەوارێکی نەماوە ئێستا ئێمەمانەوێ بگەڕێنەوە بۆ ئەو ئیمارەتە گەورەی بە درخانی خۆمان بزانین بۆ لێمان ونە ئێمە بگەڕێنەوە ئێمەی ئیسلامی بزانین ئەم مەزهەبی شافعیەی هەتاوەکو ئەمەی ئێستش باسی یەکەم 1930 تا ئەو سەردەمانەش سەرانی کورد پێوەی پابند بوون کە ئەبێ ئەو بچەسپێ لە کوردستانە بۆچی ئەم کلیلەمان لێ بزر بووە چۆنە گەڕێنەوە سەر ئەم داهاتوان دیسان زۆر ئاقلانە زۆر ژیرانە زۆر منطقی زۆر واقعیانە تەحلیل بۆ ئەو گەنجە بە ڕێزانەی خۆمانەکەینەوە کە گوێمان لێگرن ئەڵێین سەفەری نووری المالیکی هەفتەی ڕابردوو بۆ لای ڕەجەب تەیب ئۆردۆغان و ئیمزاکردنی شتێک کە پێوترێ مزەکەرەی لێکتێگەیشتن یادنامەی لێکتێگەیشتن ئەمە گەڕانەوە سەر مربعی یەکەمی ناوچەکە و کوردیشە ساڵی 1929 نوری سەعید ئەو کاتە کە ڕئیسی پەرلەمانی عێراقی بوو تورکمانێکی تەعین کردبوو کە ناوی سەلاح نەشئەت بوو بە سەفیر لە ئەنقەرە دوایی بۆ خۆی کەچوو وەکو نووری المالیکی کەچوو بۆ تورکیا ڕئیس حکومەتی تورکی لەوێ ئیستیقبالی کرد وەکو کە ئۆردۆغان نووری المالیکی ئیستیقبال کرد
چۆن ئۆردۆغان بە نووری المالیکی ود ئیمزای کە لەگەڵما بۆی ڕێگا بدەی سوپای ئێمە بێتە ناوەوە بۆ لێدانی پەکەکە بە ناوی ئێرهابەوە. لەو سەردەمەشا ڕئیسی حکومەتی تورکی داوای کرد لە نووری سەعید ئەم مزەکرەیەم لەگەڵا ئیمزاکە بۆی سوپای ئێمە بێتە ناوەوە. دژی کوردەکان کە یاخی بوون، ئەو کاتە شۆڕشی ئارارات هەبوو لە ئارادا کە ئیحسان نووری پاشایی برد بەڕێوە. ئەو کاتە نووری پاشا ڕازی بوو نووری سەعید، بەڵام وەفدێک لەوەی لەگەڵیان ئەندامەکان پێی ودوتی ئێستا ئیمزای نەکەی باشە چونکە شەفەییە، با ئەوان بە تەحریری بۆمان بنووسنەوە بۆ بەغدا لە پەرلەمان لەوێ ئیمزا کرێ باشترە. ئەم قسەیە چوو بە گوێی نووری سەعیدا و ئیمزای نەکرد کە گەڕانەوە بۆ تورکیا دوای بەڕەسمی بە خەتی دەستی داوایان لێکرا. پەرلەمان بڕیاری لەسەر نەدا لەسەر قسەی بەریتانیەکان، وتیان چونکە ئەمریکایەکە بەریتانیەکان ئامۆژگاری حکوومەتی عراقی و پەرلەمانەکەی نووری سەعیدیان کرد کە ئەگەر ئێوە ئەم مزەکرەیە لەگەڵ حکوومەتی تورکیا ئیمزا بکەن، تورکەکان لاپەڕەکانیان زۆر ڕەشە لە دژایەتی کورد و لە پێشێلکردنی مافی کووردا لە عوسبەت الئومەم. زیاتر ئەو کاتە دێنە ناوچەکانی ئێوە و کوردی لای ئێوە شوالەکەن، شۆڕشەکە لە سەرشانی ئێوە قورسترە بێ. ئەلەم کاتەشە چۆن ئێستا ئەمریکاییەکان نایەڵن تورکیا بێتە ناو، ئەو کاتەش بەریتانیەکان نیان هێشت تورکیا بێتە ناو لە سەردەمی نووری پاشای. ئەمانەی باسییانەکەین شەوچەرەی دیوەخانێک نین خۆمانی پێوە مەشغوڵکەین بۆی شەوی زستان بەڕێکەین. ئەمانە یادێکی پڕمعانات و خەموخەفەت و ناسۆری کوردن هەڵیانە دەینەوە. کۆمەڵێک ژان و ناسۆرن دەستیان تێوەرە دەینەوە سەر لە نوێ لەگەڵ ئەو وەسائقانەی کەوتونەتە بەردەستمان و بزانین ئێمە لەکوێ ئەتوانین بەشێک لەم گۆشەی ڕاست بکەینەوە.